بۆیە ئەم واقعە دەبێت زۆر چاوزانین دەرهاویشتەی شێوەی حکومڕانی ڕابردوومانە بمانەوێت ئەم واقعە چارەسەرکەین دەبێت شێوەی حکومڕانیەکە بگۆڕین عەقڵیەتەکە دەبێت بگۆڕدرێت گوێم لە بەرپرسێکی پارتی بوو قسەی دەکرد دوای ئەوەی کە لەم دوایەدا کۆبوونەوەیەک بوو لە نێوانی پارتیوێکێتیدا قسەکانیم زۆر پێ نامەنتیقی بوون جارەوە هیچ هەندێک توانج و پلاریدا لەلایەنە سیاسیەکان لە گۆڕان و لە یەکگرتو لە کۆمەڵ ناوی هیچمانی نەهێناوە کو بڵێ ئێمە بچووکترمی لەوەی ناومان بێت باسی گۆڕانی وا کردگوتی ئەو ڕێکخراوێکی سیاسی کە لە یەکێتی جیابۆتەوە باسی یەکگرتوشی وا کردگوتی و لایەنە ئیسلامیەکانیش هەندێکیان کە دوای ڕاپەڕین پەیدا بوون مەبەستی یەکگرتووە باسی ئێمەشی وا کردگوتی ڕێکخراوێکی سیاسیش کە لە بزوتنەوەی پێشوو جیابۆتەوە جارە ئینسان عەرەب دەڵێن الهەدایە عەلا قەدەری مهدیها خەڵاتەکان لە قەدەر ئەو کەسن کە خەڵات دەکەن ئینسان خۆی چەند ڕێزی هەبێ ئەوەندە ڕێز لە خەڵک دەگرێ ڕێز زۆر لە خەڵک بەری زۆرت هەیە کەمیان لێ بگری کەمت هەیە و پاشان ئێمە لەم وڵاتەدا تێرمان خوارد لە 50-50 پارتیوێکێتی ئێستا بەتەمان بەو ئاخیر زەمانی هەرێم کە ئەگەر چاک نەبێت و ئاخیر زەمانیەتی بەتەمان بەو ئاخیر زەمانە دووبارە بنەوە بە چه عەقڵێک یعنی ئەوەندە لە وەزعێکی خۆش داین ئەوەندە لە دەرئەنجامێکی خۆشدا دەژین تاکو ئەوەی پێشێ بووە تەقسیم و دابەشی کوردستان دووبارە بەو شێوەیە دابەش بکرێتەوە ئەوە بەڕاستی بیرکردنەوەیکی زۆر سەقەت و هەڵەیە و من دڵسۆزانە دەڵێم وەکو دوێنێش من لە چاوپێکەوتنێ لەگەڵ کەناڵی ڕووداودا باسم کرد نوختەم خستە سەرپید زۆر بەڕوونی بەڵام لە ڕووی دڵسۆزیەوە حەقیقەت وەکو لێوەشدا باسم کرد من کەسێک کە پارەی حەڵاڵی هەبێ بە ملیار حەسوودی پێ نابم چ جای بە پارەی حەرام حەسوودی ببین پارەی حەرام یەوەی نە حەسوودی پێ بەری یەوەی بەزەیت پێدا بێتەوە چونکە لە دنیادا پێی عەیبدارە لە قیامەتش پێی گوناهبارە جا کەسێک بەهۆی شتێکەوە عەیبدار و گوناهبار بێ حەسوودی چی پێ بەری بەڵام من دەڵێم ئەم هەرێمەی ئێمە کە ئێستا ئاوە کەوتوتە سەر ساژی عەلی میلەت هەژار حکوومەت قەرزدار حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر وەزعێکی زۆر ناتەبیعیە من بەبیرم دێ ئێمە هەمومان لایەنە سیاسیەکانی کە هەبوون لە خەباتی شاخمان دەکرد دەچووینە دەیەک دابەش دەبووین وەکو هێزی پێشمەرگە بەسەر دەیەکاندا خواخوامان بوو ماڵێک تۆزێ بەسەر و ڕووی خۆش و بەخێرمان بێنێ ئەگەر فەرمویان لێ نەکردیان خۆشتەوان پێ نەدەفرۆشت خواخوامان بوو ماڵێک بە گەرمی بەخێرمان بێنێ و شۆربایەکمان بداتێ خەڵک هەبوو بوو شۆڕش و پێشمەرگایەتی حیزب نەبوو بوو نەدار بوو پێویستیمان بە خەڵک هەبوو ئەو حکوومەت دیارە ئەو ڕژێمە ستەمکارە بوو کە هەبوو ئێستا شتەکە زۆر عەکس بۆتەوە خەڵک هەژارە حکوومەت قەرزدارە حیزب دەوڵەمەندە وە کەسانێک کە لە پەنای حیزبدان دەوڵەمەندن دەشیانەوێت بێدەنگ بین لە ئەوە دەشیانەوێت خەڵکیش تووڕە نەبێ و خۆ پێشاندانیش نەکا و مانیش نەگرێ و بێزاریش نەبێ ئەخر چی بەو دوعایە دەڵێ ئامین بە ژمارەی ڕەنگە پەنجەکانی هەردوو دەست ملیاردێرمان هەبێ جا دەڵێن وا هەیە لە ملیارێک زیاتر دۆلاری هەیە و 2 ملیار و 3 ملیارون هەیە باسی ژمارە زیاتر دەکا با زۆر مبالغە نەکەین بەڵام حکوومەتەکەمان ئەوە دیارەکە قەرزدارە ئەو حکوومەتە لە ئەنجامی چیدا وا قەرزدار بووە ئەو خەڵکە لە ئەنجامی چیدا زۆرینەی خەڵک وا هەژار بووە لە هەر شوێنێک لوتکەی زۆر بەرزت بینی شیوی زۆر قوڵیش دەبینی ئەو زگهێشانەی زۆربەی خەڵکی لە ئەنجامی پڕبوون و لەسەر ڕژانی کەمێکە لە خەڵکی چێنە و کەمانە ئەوانە کە لە پەنای هەردوو حیزبی حکومڕاندا خۆیان دەوڵەمەند کرد بە پارەی حەرام پێکەوە بووین لە شاخ و داخە وەکو ژیانمان وەکو یەک بوو بەرگ و پێڵا و کەلوپەلمان وەکو یەک بوو عەجایب ئێستا بۆتە خاوەنی هەزاران دەفتەر کە وەکو کتب حەسوودی پێ نابین بەڵام پەرۆشی ئەو وڵاتەمە کە ئاوا بە قوڕێ بژیرێ پەرۆشی ئەو وڵاتەمە کە حکوومەتەکەی ئاوا قەرزدار بکەوێ موشەی موشەخۆرانی پێ نەدرێ موشەی مامۆستایانی پێ نەدرێ موشەی کارمەندەکانی پێ نەدرێ
بویسترێ ئەم وەزعەت چارەسەر بکرێت دەبێ ئەو عەقڵەتە بگۆڕدرێت جارێ هیچ کەس بیر لەوە نەکاتەوە جارێکی دی لەبەرەوە کە قووەتی هەیە و هێزی بەدەستەوەی بڵێ من ئەمن کوێخای کوردستانم کوێخایەتی نابێت فکری لێ بکرێتەوە دەبێت بەپێی ئەگەر بڕامان بە هەڵبژاردن و بە پرۆسەی دەساودەستی دەسەڵات و پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی هەیە دەبێت ڕێزی ئیرادەی خەڵک بگرین هەر کەسە بەپێی خۆی ئێمە لەگەڵ ئەوەش کە تێبینیشمان هەیە لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان کە بۆ خۆتان دەزانن بێنە بەر چاوی خۆتان پارتی لەو شوێنە کە دەسەڵاتی نییە لە ئێمەی ئیسلامی دەنگ کەمتر دێنێ یەکێتی لەو شوێنە کە دەسەڵاتی نییە لە ئێمە ئیسلامی کەمتر دێنێ یعنی چی لەو شوێنە کە دەسەڵاتی دەنگ زۆر دێنێ کەواتە ئاشکرایە کەواتە پارتی یەکێتی نابێ ئەوە بە خەڵک بفرۆشنەوە من 38 کورسیم هەیە بڵێ من 18 کورسیم هەیە و ئەوەندەم هەیە ئەو کورسیت چۆن هێنا ئەی بۆ لەو شوێنێک کە دەسەڵاتت نی لە ئێمە کەمتر دێنی پارتی یەکێتی ئەوە نیشانەی پرسیار دەخاتە سەر دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان کەواتە نابێت خۆ زۆر هەڵکێشی ئێمەوە لێ بێدەنگ بووین لە تەزویر و لە فرتوفێڵ و لە زەختکردن لە خەڵک و لە هەرچی ئێمە لەوە بێدەنگ بووین تۆش بێدەنگ بە لەو دەنگانی کە بۆ شێوە پەیدات کردوون ئێستا وەرە با پێکەوە تەبابین ئێمە چاوپۆشیمان کرد لە زۆر ناحەقی و لە زۆر حەقی خۆمان ڕێزە ناحەقی کە دەکرێت لە پێناوی بەرژەوەندی گشتیدا بەڵام تۆ نابێ ئەو دەرەنجامە کە ئاوا کەوتۆتەوە بیکەی بە پاساوی ئەوە بیکەی بە بەڵگە و بیانووی ئەوە کە تۆ تا قیامەتی حکمڕان بی بە کەڵک نایەوە ئەگە خۆ هەر بواشیان پێ باشە ئەوە ئێمە قسەی خۆمان دەکەین پێشنیاری خۆمان دڵسۆزانە دەخەینە ڕوو بەبێ ئەوەی کە ڕقمان لە کەس بێ ئێمە لێک مەسافە وەستاوین بەرامبەر بە هەموو لایەنەکان ئەمە قسەی خۆمان دەکەین بۆ لای خوا بۆ لای خەڵک بۆ قیامەت و بۆ دنیا ئەو کاتە خۆیان تەحەمولی مەسئولیەت دەکەن هەموو جارێ دەگوترێ پێنج لایەنەکە هەمویان بەرپرسیارین ئێمە بەرپرسیارین بۆ چاکردنی بەڵام بەرپرسیارنی لە خراپکردن و تێکدانی ئەو کەسە بەرپرسیار بووە کە بڕیار بەدەست بووە پارەی بەدەست بووە قووەتی بەدەست بووە ئەمر و ئاسایشی بەدەست بووە حکوومەتی بەدەست بووە ئەمرونەهی بەدەست بووە تەخشان پەخشانکردن ئیمتیازاتی مادی و معنەوی بەدەست بووە ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیاری چییە بەڵام ئێمە بەرپرسیاری بۆ چاکردنی ئەگەر بە قسە ما بکەن ئەگەر بە قسەشمان دەکەنەوە خۆیان تەحەمولی مەسئولیەت دەکەن من بەڕاستی زۆر دڵم دەترسێت لە ئایندەی ئەم هەرێمە کە سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسبێ کە خوا دەفەرمێت یخربون بيوتهم بأيديهم بەدەستی خوان ماڵی خوان کاول دەکەن من ژمارەی لە قورسڵ و لە خەڵکی بەرپرسی سەر بە UN و ئەوانم بینیوە زۆر پیان عەجایبە دەڵێن بۆ وا لە خۆتان دەکەن لە بەردەستی خۆتاندایە بۆ گرێەکان ناکەنەوە بۆ دانانیشن ئەو بەرژەوەندیە تەسک و بچووکانەی کە بەرژەوەندی گەورەکانی بەفیدا دەکەن ئەو بەرژەوەندی بچووکان دوایی شەفاعەتتان بۆ ناکەن وەختێک بەرژەوەندی گەورەتان دەکەوێتە مەترسی وەختێک میزداقیەت و متمانەتان نامێنێ لە لای خەڵک لە لای دنیا ئێوە ناو سمعێکی باشتان هەیە هەتا زۆر مشکیلەکانتان چارەسەرکەن ئێمەش دەڵێن قسەکەتان زۆر ڕاستە بەڵام دەبێت چێ هەنگاویەکەم بنێ حقیقت چێ زیاتر بڕیار بەدەستە دەبێ و هەنگاویەکەم بنێ دوێنێش گوتم پارتی دەبێ هەنگاویەکەم بنێ کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی کە سەرۆکی گەورەترین حیزبە چ وەکو دەنگ و چ وەکو پێگە و چ وەکو دەسەڵات و نفوز پاشان یەکێتی ئەمجا گۆڕان دوایی یەکگرتوو بە پێی خۆی ئەمجا کۆمەڵیستان پێی خۆی دەبێ هەنگاو بنین بینە دەر لە کەوڵی تەسکی حیزبایەتی و بەرژەوەندی بچووک بۆ فەزای فراوانی خەڵک دیتن و وڵات دیتن و ئایندە دیتن بە تایبەت کە ئێستا دنیا بەرەو دابەشبوونێکی دیکە دەژێتەوە شەرق و غەرب هاتوونە گۆڕێ ئێمەی خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە بچووکترین کە ئەگەر بە هەمووشمان بتوانین خۆمان بپارێزین ئەمنیت و ئاسایشی خۆمان بپارێزین بەرژەوەندەکان ممنونی خوابین چ جای حیزبێک بەتەنێ هێندە بێباک بێ پێی وابێ بەتەنێ دەتوانێت ئەم وڵاتە بپارێزێ بەتەنێ دەتوانێت تەحەمولی مەسئولیەت بکات بەڕاستی و ئازاتێکی زۆر گەورەیە کەسێک بێباک بێ بێمنەت بێ لەو خەڵکو لەو لایەنە سیاسیانە ئەو هەموو قەیران و کێشانە هەبن ئەمە بێباک بێ بێمنەت بێ بێخەبەر بێ وەکو هیچ لە دنیادا نەبێ من بەڕاستی وای دەبینم کە ئێمە بەرەو ئایندەیەکی خراپ دەچین ئەگەر هەرچی زووترە دەستی لێ نەژوڵێنین وەکو گوتم دەست لێ جوڵانەکەش دیارە بە تاکید هەر کەسە بە پێی حەزم و قەبارەی خۆی بە پێیەوەی کە بڕیاری بەدەستە دەبێ ئەوان بێنە پێش و بە تاکید ئێمەش خوا پشتیوان بێ هەر شتێک بەرژەوەندی گشتی ئەم وڵاتە پەچی لەسەری بکەوێ ئێمە
ئامادەین دەستبەرداری بین هەر ئیمتیازێک بێ کە هیچیشمان بەدەست نیە بەڵام هەر شتێک پەچی لەسەری بکەوێ برایەتی و تەبایی ئەم وڵاتە چاکردنەوەی کێشەکان ئێمە ئامادەین بیکەین وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو مەسئولیەتێکی قیامەتی و مەسئولیەتێکی دونیایی بەڵام بەتەئکید هەنگاوی یەکەم وەکو گوتم دەبێ ئەوانە بینن کە زیاتر کاروبارەکان بڕیارەکان بەدەستی ئەوانن و ئەوەی کە ئەمڕۆژ دەکرێ سبەینێ بۆمان ناکرێ ئەوەی دوێنێ بۆمان دەکرا ئەمڕۆ بۆمان ناکرێ زەمن لە صالحی ئێمە نییە تا کات زیاتر تێدەپەڕێ گرفتەکان ئاڵۆزتر دەبن وەزعەکەمان خراپتر دەبێ خەڵکیش بێزارتر و تووڕەتر دەبێ نابێ بە عەجایبیشی بزانین ڕۆژێک بێ جامی تووڕەی خەڵگە سەریەوە بڕژێ و کارێک بکرێ کە هەمومان پەنجەی پەشیمانی بگەزین هیچیشمان لەدەست نییە بە ئومێدەوەی کە نەگاتە ئەو ڕۆژە و هەرچی زووتر دەست لە چارەسەری کێشەکان بجوڵێنین و لە کەوڵی تەسکی بەرژەوەندی حیزبی و بنەماڵی و بچووکەکان بینە دەر بەرژەوەندی گشتی ببینین و تەنازوڵ بۆ یەکدی بکەین و هیچ کەس کەڵکەڵەی ئەوە لە کەللەدا نەبێ کە جارێکی دیکە ئەوەی کە لە ڕابردوودا کراوە کە هەمومان دەڵێن شتێکی هەڵە بووە دابەشکردنی کوردستان لە نێوانی دوو حیزبدا بە شێوە دوو دەبەر هیچ کەس بیر لەوە نەکاتەوە چونکە ئەوە هێندە شتێکی باش نەبووە ئێمە دووبارەیکەینەوە بەڵکو ئەوە هەڵەیەک بۆ دەبێ عیبرەتی لێوەربگرین نەک شتێکی باش بێت لێرە دووبارەی بکەینەوە لێرەدا کۆتایی بە قسەکانم دێنم جارێکیش هیواخوازم کە سەنتەری پەرەپێدانی